ئەمە لە جۆری بێژەهراکەیەتی حەسەب خەڵک نایکوژەیە تەداخلی ناکە لە ناوبردنیان نییە بۆ دوورخستنەوەیان نییە هەر تێکەڵی مرۆڤ بن بەڵام ئەو مارەی کە ژەهراوی و ئەدا بە مەڕووماڵات و مرۆڤ مەجبورین بە شێوازێک لە شێوازەکان لە خۆمانی دوور بخەینەوە. بڕاوکرد لە سەرەتاییوە لە 6 ساڵیوە هەر چونکە منتیقەکە زۆری لێ مارەکە بەرکەوتنمان زۆرە کە تۆ بەرکەوتنی لەگەڵ شتێکا زۆر بوو ڕای لێ لیاوەکو نییە تۆ کەسێک کە یەکەم جاری وێ ببینێ دووەم جاری وێ ببینێ ئێمە حەسەب بۆنێ بەرکەوتنمان زۆرە لێ ئەم خشۆکانە ئێتر جورئەتی ئەوەکەین بێگرین یا ئێستا کەسی وایە تەلەفۆن بۆ منەکات چۆن جورئەت کەم مار بگرم من یەکەم ڕوونکردم بۆی ئەوەیە مارێکی لایلۆن بکڕە مارە لایلۆنەکە بۆی مێشکی مرۆڤ ڕابێ لێ مارەکە شێواز و ڕوخساری مارەکە وردەوە دەجەستەیەن دەرونیان ڕایە ئەمە مارە تا ئەم ساڵ ڕێژەی مار خەڵکی ئەوترێ زۆر زۆرە ئەم ساڵ لە سپار سارماڵ کەمترەبێ و ساڵی داهاتوو لە ئەم ساڵ مار کەمتر ئەبێ بەس ئەم ساڵ بەرکەوتنی لێ مرۆڤ زۆرتر ئەبێ لەبەرەوەی سەر چاوە ئاوەکانمان وشک ئەکا و وشکی کردیە